دیارە دوای ئەوەی کە جەماوەری خۆشەویستی قەزای شارەزوور لە ڕێگەی نوێنەران و مامۆستایانی ئاینیەوە کۆمەڵە داواکاریان هێنا کە داوایان لە ئێمە کرد بەکوی ئیدارەی قەزاکە بۆ ئەوەی هەوڵ بین بۆ دانانی سیستەمی جۆزە کە ماوەیەکە لە زۆربەی ناوچەکان پیادەکراوە. ئێمەش دوای وەرگرتنی ڕاوێژ و ئەنجامدانی کۆبوونەوەیەکی گشتی جەماوەری بە ئامادەبوونی نوێنەری ڕێکخراو و لایەنەکان و کەسایەتیەکان و زۆربەی چین و توێژەکان توانرا لە سێدەیە کۆبوونەوە بکەین و کە کۆدەنگێکی لەسەر دروست بێ. ئێمەش داواکەمان بەرز کردەوە بە پارێزگای سلێمانی. خۆشبەختانە پارێزگای سلێمانیش هاڕاستەی موافقەتیان کرد و لەگەڵ بەڕێوەبەری گشتی کارەبا بۆ ئەوەی ئەو سیستەمەش لێرەش پیادە بکرێوەکو و سەرجەم قەزا و ناحیەکانی تر کە تا ئێستا هەیە بەم بەستیەوەی بتوانێت هاوڵاتی سوودی لێ ببینێ و زایدەن ئەو ئەرک و بارقورسی لەسەریانە بە کرێی مۆلیدات ئەوەشان لێکەم بێتەوە. بۆیە قۆناغێکی زۆر باشی بڕیوە. ئێستا هاتۆ سەرەوەی ئێمە کە دوا وەڵامی فەرمانگەی کارەبای سلێمانیمان پێ بکاتەوە کە بۆ ئەوی لیجان دروست بکەین. چەند لیژنەیەکمان دروست کردووە لە سەروبەندی پێکەنانی لیژنەکانیان بۆ متابعەکردن و وەرگرتنی دەرخستە و پێشنیار بۆ ئەوەی کە ئەو مواد و شتانەی پێویستە بیهێنین و لەژێر تێستا دەربچێت